بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەماندا باز لە ڕاستکردنەوەی ئەو هەڵانە دەکەین کە هاوڵاتیان خەڵکی هەیەە بۆ هەنێک بووە بابەت و بواری یاسایی تا چەند گرنگە هاوڵاتیان ئاگاداری وشاری یاسایی بن و زانیاریان هەبێت لە کۆمەڵێک بابەتی یاسایی تاوەکو بە هەڵەدا نەچن و بە هەڵە لە چەمک و هەنێ بابەتی یاسایی تێنەگەن گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک خالید نەقشبەندی پارێزەر کاک خالیدیان زۆر بەخێر بێت. کاک خالید زۆر جار لە نێو خەڵکیان لە نێو مەجلیسا کۆمەڵێشت باسەکرێ لەوێ مەگە شارەزایەکی یاسایی پارێزەرێک بزانێت کە ئەمە زۆر هەڵەیەوان نیشتەکە تا چەند گرنگە خەڵکی ئاگاداری کۆمەڵ بابەتی یاسایی بن و شێر یاسایان هەبێت تاوەکو بە هەڵەدا نەچن بۆی کە بە هەڵ لە بابەتێک تێگەیشتووە. سڵاو بەیانیتان باش و بەیانی باش لە خەڵکی کوردستان و بینەرانی بەرنامە بەڕێزەکەی جەنابتان دیارە لە ناو خەڵک زۆر هەڵە هەیە زۆر بابەت هەیە کە لە دەرەوەی قانون باس ئەکرێت و هاتووە لەسەر زمانی خەڵک و لە خێزانێکەوە بەناوی قانون حکومە درێ زۆر جار بە ناوی قانونەوەڵێ فلانە محامی وتی فلانە حاکم وتی بەڵام خۆی وانە لەبەرەوەی کە لەسەر زاری خەڵک هاتووە یان وەکوڵێن وەکو عرفێکی لێ هاتووە بەڵام لە بنەڕەتە لەبەرەوەی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان و لە عێراق کەناڵێکمان نییە یان با بڵێن ڕادیۆیەکمان نییە کۆمەڵێک ئەم ئامرازانەی ڕاگەیاندنی کە ئێستا لە سەردەما هەیە لە ناو یاسایە ئێمە نیمانە بۆ ئەوەی کە بیکەینەوە و دادگاکان بۆ نمونە تەلەڤیزیۆنیان هەبێ یان ڕادیۆیان هەبێ بۆی ئەم وشاریە بگاتە ناو خەڵک بۆی ئەمە ئەرکە تەسەوڕەکەم گواستنەوەی ئەم ئەرکە بە بەڕێستان و کەناڵەکانی تر و ڕادیۆ و ڕۆژنامەکانی تر هەر لەسەر ئەمە هاتووە ئەگەرنا لە ناو خەڵک بە ئاسانی چاک نابێتەوە و بە ئاسانیش ڕاست ناکرێتەوە و ئێمە بەشدارە بین لەگەڵ جەنابتانە بۆی بگەین بە ڕاستکردنەوەی چەند بابەتێک کە زۆر ئەی بیستین لەم لەولەولا زۆر باش. یەکێک لە بابەتەکان کاکدەنەر بابەتی لە سێدارەدانە هەچ کاتێک کەسێک تاوانێکەکە زۆر جار لامان پرسیار بێ بۆچیم کەسە لە سێدار نادرێ یان ئەگەر لە سێدارە بدرایەوە کێشەکان هەمووی چارەسەرەکەن ئەمە لە ڕۆ یاسایەکەیەوە چۆنە حکمی سێدارەدان بەڕاستی ئەکرێیان ئەوە تا هەر بەڕاستی پشتگوێ خراوە لە کوردستاندا زۆربەی کاتەوە بیستین کە پشتگوێ خراوە یان ئەم یاسایە جێبەجێ ناکرێت. بەڵێ خۆی دیارە لە سەردەمی شریعەتی حەمورابیەوە کە بنەڕەتی یاسایە لەسەر زەمینە 50 مادەی 282 مادەکەی کە 50 تایبەتە بە بابەتە سزاییەکان لە ناویانە بابەتی سێدارەدان هەیە وا لە چوارچەوەی وڵاتی خۆمان کە لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان بووە لە 1950 کە یاسای عوسمانی هاتوۆتەکە یاسای جەزای عوسمانی هەستواتە سزادانی عوسمانی لەوەشە هەر بابەتی سێدارەدان هەبووە لە 1990 کە بریتانیەکان عێراقیان بەدەست بووە قانونی عقوباتی بەغدادیمان هەبووە کە ئەم یاسایە پێش ئەم قانونی کە لە عێراقا هەیە لەوەشە هەر بابەتی سێدارەدان هەبووە هاتین بۆ 1969 کە 95 جار وشەی ئیعدام لە یاسای سزادانی عێراقی هەموارکراوەیە و پێناسەی کردووە لە مادەی 86 پێناسەی کردووە کە لە سێدارەدانی کەسێک کە هەتا مردن بەم شێوەیە بابەتی سێدارەدان هەیە لە یاسای عێراقیە و وەکوتم ئەو 95 جارێک کە هاتووە بۆ سزا هاتووە چونکە لە یاسا سزاکانە هاتووە جێبەجێکردنی لە سێدارەدان چۆنە جێبەجێکردنەکەی دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری نییە جێبەجێکردنەکەی لە دەسەڵاتی جێبەجێکردنەوە تە وەزارەتی داد ئێمە لای خۆمان لە دادگاکانی بۆ نمونە عێراق یان هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دۆک دادگای تاوانەکان هەتا ئەمڕۆ سزای لە سێدارەدان دەردەچێنێت بەڵام وەکو جێبەجێکردن نیمانە دوایین جێبەجێکردن لە هەرێمی کوردستان هەمان بوو ساڵی 2014 کە ئەو کاتە کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان بوو واژووی کرد لە سێدارەدان بۆ 2 خوێندکاری دهۆک بوون
کە ڕفێنرابوون دوای کوژرابوون لەلایەن بکوژەکانەوە بۆیە ئەوان لەو کاتەیە سزای لە سێدارەدان لەسەر بەڵێ ئیتر ئەو کاتە ڕێکخراوی لێبوردەی نێودەوڵەتی منظمەت العفو الدولية زۆر قسەی کرد یەکسەر بەیانیشی دەرکەوتی دوای چەند ساڵ ئێوە ڕاتان گرتووە بۆ ئێستا هاتوون ئەم ئیعدامە جێبەجێیەکەن لەو کاتەوە ئێمە من بۆکو خۆم زانیاریم نییە لەسەرەوەی کە لەو کاتەوە بۆ ئەمڕۆ واژوو کرابێ لەسەر لە سێدارەدان لە هەرێمی کوردستان خۆی بەپی یاسا هەمانە ئێستا لە عێراقا 8,000 کەسمان هەیە لە زیندانەکانن لە چوارچێوەی عێراقا بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە لە دادگاکانی عێراق لە هەرێمی کوردستان نزیکی 600 کەسمان هەیە نزیکی 600 کەس ئەمانە هەمووی بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە لە دادگاکانی سلێمانی و هەولێر و دۆک بەڵام جێبەجێ نەکراوە بۆ جێبەجێ ناکرێ لەبەرەوەی وەتا 2021 لە عێراق نزیکی 90 کەس 91 کەس لە سێدارە دران لە دوایین لە سێدارەدان لە چوارچەوەی دەسەڵاتی ئیتیحادی لە با بڵێن بۆ جێبەجێ ناکرێ خۆی بەڵێنامەی نێودەوڵەتی مافەمەدەنی و سیاسیەکانمان هەیە پرۆتۆکۆلێک هەیە هاوپێچی ئەم بەڵێنامەیە کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دەرچووە نزیکی هەتا ئەم دقەی کە من قساکەم نزیکی 81 وڵات واژویان کردووە بۆ نهێشتنی سزای لە سێدارەدان بەڵام عێراق ئەندام نیەتایە ئەوە دەستکاریکردنە بۆ بڕیارەکانی ئەنجومەنی دادوەری کاتێککە ئەیدام جێبەجێ ناکرێ کە سێدارەدان جێبەجێ ناکرێت بۆ ئەوەی کە خۆم لەگەڵ بابەتەکەم یان لەگەڵ بابەتەکە نیم ئەو بابەتێکی ترە بەڵام من باسی واقعەکەم زۆر بە کورتی لە چوارچەوەی بابەتی سێدارەدانە دەزانین لەرێم کوردستانەوە جێبەجێ ناکرێت ئەوە تا لە زیندانە بێت بۆ ماوەی هەتایی گریمانەگەر لێبوردنێکی گشتی ڕوویە ئایا ئەم کەسە کرد لە سێدارەدان هەیە ینی سزاکی ئەوەیە لێبوردنی گشتی ئیگرێتەوە خۆی ئەمێنێتە سەر یاسای لێبوردنی گشتێکە ئایا لە ناو یاساکە مادەیەکەی پەیوەست بێ بەم بابەتانە ئێستا حاڵی حازر مشتومڕ هەیە لە پەرلەمانی عێراق بۆ ئەم بابەتە ئەیانەوێت کە ئەمە تێپەڕێنن بەڵام لایەنە با بڵێن کۆمەڵێک لایەنی عێراقی هەیە ئەڵێنە خێر ئەمانە بەشدار بوون لە با بڵێن تیرۆری گەورە بەرامبەر بە خەڵکی عێراق بۆیە ناکرێ ئەوانە بە تایبەت ئەوانەی کە بەشدار بوون لەو بابەتە تەنانەت ئێمە لە ئەوروپا ئەڵێ لە کاتی جەنگا یان ئەوانەی کە لە کاتی جەنگا سزای لە سێدارەدانیان بۆ ئەکرێت جێبەجێ ئەکەن واتە ئەوەی کە عێراقیەکان مشتومڕی لەسرە ئەوانەی کە بابلێن تیرۆریان کردو بەرامبەر بە خەڵکی عێراق ئەو بابەتێکی ترە زۆر باشە کار خالیشتێکی دیکە هەیە زۆر جار هاتنی تەبلیغ لەلایەن دادگا و کەسێک کە دادگا داوای کردو ئەم کەسە وا بیرەکاتەوە کە خۆی بشارێت و یان نەچێ بەدەم تەبلیغەکەەوە ئەمە چه حکمێکی یاسا لەم بوارەیە چییە و تا چەند گرنگە هوشیاریک ئەو کەسە هەبێت لەم بوارەدا ئەوەش بابەتێکی ترە ئەوەڵێن با من تەبلیغەکە وەرنەگرم خۆی تر محکەمە بەدوام ناکەوێت و ئەوە نابێت خۆی لە مادەی 13 بۆ مادەی 23 دەمادەی ڕێک باسی چیەکە باسی تەبلیغاتەکە واتە ئەو پێڕاگەیاندنانەی کە لەلایەن دادگاوە ئەکرێت بۆ کەسەکان لە ناوەی عێراق و لە دەرەوەی عێراق لە مادەی 14 هاتووە لە بڕگەی دووهەما باس لە چیەکە لە دووهەم و سێەما باس لە کێەکە و کەسانی کە تەبلیغەکە ئەبێ بۆ بچێ کێ بێ وەریگرێ کەسەکە خۆی خێزانەکەی ئەو کەسانی کە لە ماڵەوە لەگەڵی نیشتەجێن لەگەڵ ئەگەر هاتوو کەسێک کرێکاری ئەم کەسە بوو و هەروەها کەسێک وەکیلی ئەم کەسە بوو واتە بریکاری ئەم کەسە بوو ئەمانە بۆیان هەیە تەبلیغەکە وەربگرن و مبەلغ کاتێ ئەچێت پێڕاگەیاندن کاتێ ئەچێت ئەم کەسانە ئەتوانێت ڕوبەڕووی ئەمانە ببێتەوە لەوەی کە پێی بڵێ فەرموو تەبلیغەکە وەرگرە ئەگەر وەری نەگرت ئەوە مبەلغەکە وەکو هامشێک لە خوارەوە نووسێ بەڵێ چوون بۆ فلانە ماڵ یان چوون بۆ فلانە دوکان بۆ فلانە شوێن فلانە کەسی لێبوو کە فلانە کەس ئەکاتە فلانە کەسی بۆ نمونە ئەو کەسێک کە ئێمەمانەوەی پێڕاگەیاندنی پێ بکەین بەڵام وەری نەگرت ئەم وەرنەگرتنە بە وەرگیرا و حسابەکرێ لە دادگا لای ئێمە بە وەرگیرا و حسابەکرێ کە تەبلیغ کراوە وەلای ئێمە حکومەکە دەرئەچێ وەکوابێ ئامادە بێن لە ناو دادبینیەکانە
بۆ بابەتە شارستانیەکان بۆ بابەتە سزاییەکان ئەگەر لە ڕێگەی پۆلیسەوە تەبلیغی کەسێک کرا بە ئامادەبوون جارێ دوو جار لە ڕێگەی پسوولەی فەرمیەوە ئەگەر هاتوو جێبەجێی نەکرد ئەوە دەسەڵاتی دادوەری لێکۆڵینەوەیە کە بڕیاری دەستگیرکردن دەربچێنێت بۆ کەسەکە. باش بابەتی حکوم کڕینەوە چۆنایی وەمە کەسێک سزایەکی بۆ دەرەچێت زۆر جار بە سوحی عشایری یانەوە تا من ئەتوانم حکومەکە بکڕمەوەی ترۆم کەسە هیچ سزایە گۆر ناچێنێ بە 10 میلیۆنی کڕیتەوە یان بە 5 میلیۆن وڵایتر ئەمە هەیە زۆر باسەکرێ خۆی بابەتی حکوم کڕینەوە ئێمە لە قانونە یان لەوەی کە هەیە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقا کڕینەوە واتە گواستنەوەی مڵکێکە لە کەسێکەوە بۆ کەسێک یعنی یان گوازراوە یان نەگوازراوە بەڵام شتێک نییە بە ناوی کڕینەوە لە چوارچەوەی با بڵێن قانونی سزاکانی عێراق لە مادەینەوە یەک دیاری کردووە ئەڵێ پێدانی غەرامەیەکە بەو شێوەی کە یاسا دیاری کردووە بۆ خەزێنەی دەوڵەت کاتە سزادرێ بەڵام بەغرامە بەڵێ وا لە وەکو پێشینەش حسابەکرێ لەسەری یعنی وەکو سزا وەکو پێشینە حسابەکرێ بەڵام دەسەڵاتی دادوەرە دوو سزای لە بەردەما توانێ بەندی بکاوە توانێ غەرامەی کاڵێ غەرامەکە بۆ نمونە غەرامەت دەکەم بە 500,000 دینار ئەم 500,000 دینارە ئەچێت لە بەشی حساباتی دادگا پێشکەشی دەکا و ئەگەر هاتوو پێشکەشی نەکرد ئەوە پێی ئەڵێت تۆ بۆ ماوەی ئەوەنەیەک ڕائەگیرێت تا لە بەرامبەر ئەو بژاردنەی کە دیاری کردووە قانون دیاری کردووە. شتێکی دیکە هەیە بە تایبەت لە نێوان هاوسەراندا زۆر جا باز لەوە دەکرێت خانمێک ژنێک خۆی داوای جابوونەوە کات حەق و مافەکانی ناکەوێت ئەمە لە چ کاتێکدا بۆ شێوازەیە تێگەشتنی یاساکان چۆن چۆنیە بۆم بابەتیان ئەمە پیاو دروستی کردووە ئەمەیان پیاو دروستی کردو بۆی هەڵی خەڵەتێنێ نەچێ بۆ دادگا داوای جابوونەوە بکات خۆی مادەکانی 41 42 43 لە یاسای باریکەسێتی عێراقی و هەموارکراو لە هەرێمی کوردستان باسی جابوونەوەی کردووە بۆ نمونە لە مادەی چلا بۆ ژن و پیاوی دیاری کردووە کە مافی ئەوەیان هەیە داوای جابوونەوە بکەن ئەگەر یەکێکیان زیان بەوەکی تریان بکەێنێ ئەگەر خیانەتی هاوسەرەتی بکات و ئەگەر هاتوو بۆ نمونە زەواجەکە لە دەرەوەی دادگا کرا و بە زۆرە ملێکرا ئەما لە مادەی چلا هاتووە لە مادەی چلو یەکە باسی نەگونجاندن ئەکا کە ئەو ژن و پیاوانەی کە نەگونجاندن و مافەکەی یاوە بە هەردووچیان لە مادەی چلو سێ حەسڕی کردووە ئەڵێ بۆ ژن هەیە مافی جابوونەوە داوا بکات یعنی لێرەیە تەنانەت ژنی پێشخستووە ئافرەتی پێشخستووە لەوەی کە ئەو حەقەی بداتێ داوای جابوونەوە بکە گەر پیاوەکەی بینی نەخۆشە نەخۆشیەک کە ناتوانێت ئیتر ژیانی هاوسەرەتی لەگەڵ بدات پیاوەکە نەفەقەی کە لە سەرەتی بژێوی نەیدا پیاوەکە بۆ نمونە بینی کە نەخۆشیەکی لەگەڵە ناتوانێت ژیانی هاوسەرەتی لەگەڵا بەردەوام بکات پیاوەکە ئەگەر بند کرا بۆ ماوەی 3 ساڵ لە هەموو ئەم مادانەی کە من باسم کرد چ بە شێوەی زیان پێگەیاندن بێ چ بە شێوەی خلاف بێ واتە نەگونجاندن بێ چ بە شێوەی ئەوەی کە ژنەکە مافی جابوونەوە داوا بکات لە هەموویە ژن مافەکانی فەراهەم ئەکرێت وەکو مارەیی وەکو پشتومەکی ناوماڵ وەکو بژێوی عیددا و ئەمانە هەمووی فەراهەم ئەکرێت تەنها لە بابەتی نەگونجاندن نەبێ ئەگەر هاتوو هۆکاری نەگونجاندنەکە ژنەکە خۆی بوو واتە نیسبەت التەقسیر ئەگەر هاتوو ڕێژەی ئەوەش بە ڕێژە دابەش ئەکرێ یعنی بۆ نمونە لەوەیە 140 خەتای ژنەکە بێت 160 خەتای پیاوەکە بێ ئەو کاتە مارەی پاشەکی واتە قرز ئەوە بەو ڕێژەیە دابەش ئەکرێت یعنی 60 دابەش ئەکرێ بەڵ باشە کاتێک ئافرەتێک کۆچەکات یان ئەوە تا جیابۆتەوە و دواتر زەواجەکاتەوە ئایا منداڵەکەی لە ڕووی یاساییەوە لێ ئەسێندرێتەوە یانتر ئەم دایکە مافی دایکایەتی نامێنێت ئەوش هەڕەشەیەکی ترە بەرامبەر بە خانمان کە ئەکرێت ئەوەی کە گوایە منداڵەکەی لێ سەنێتەوە الأم أحق بحضانة ولدها ما لم يتضرر المحظون ئەوە لە مادەی 57 لە یاسای باریکەسێتی عێراقیە هاتووە واتە بابەتی حەق بابەتێکی تەواو ساف و پاکە ئەیدات بە دایک لەوەی کە دایک ئەو حەقی هەیە بۆ منداڵەکە بەڵام ئەگەر زیانی پێنەگەێنێت لە هەمان مادەیە هاتووە باسی چیەکات باسی ئەوە کات ئەڵێ ژنێک دایکێک شوو بکاتەوە
ئەوە ناکاتە ئەوەی کە منداڵەکەی ئامێزگرتنی منداڵەکەی لە دەست بدات و هەروەها لە بڕگەی نۆی مادەی 57 هاتووە ئەڵێ چی ئەڵێ ئەگەر هاتوو دایکێک کە با بڵێن باوکی منداڵەکەی کۆچی کردووە ئەو منداڵە ئەمێنێتەوە لای دایکەکە و نادرێتەوە بە کەس و کارەکەیت بەش بە مەرجێک مێردەکەی دایکەکە لە بەردەم دادنووس بەڵێن نامەیەک پڕ دەکاتەوە ئەڵێ من بەڵێن ئەدەم کە ڕعایەت و هاریکاری ئەم مناڵە بکەم و زیانی پێنەگەێنم بەو شێوەیە منداڵ لای دایکە تا دایک زیانی پێگەێنێت. زۆر جار کەسوکاری کەسێک کە سزادرێیان تووشێ ڕووداوێک دەبێت کە دەکەوێتە دادگا و یاساکان خزم و گوسکاری ڕۆڵای ئەگەر حاکم ناسی لەوانەیە ئیشێ بۆ بکە یاخود حکومەتی کەم کاتەوە ئەمە چۆنیە ئەمەژەر هەیەکێکە لاڵەکان خۆی ئەمە دوو جەمسەری هەیە جەمسەرێکی ئەوە هەیە ئەگەر حاکمێک ئەگەر حاکمێک خوا نەخاتە پێش چاوی خۆی باشە و یاسا نەخاتە پێش چاوی خۆی ڕێگەیەک لە ڕێگەکان هەڵبژێرێت بۆ ئەوەی ناحەقی دروست بکات ئەو کاتە فرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەری ئەگونجێت و تەطبیق ئەکرێت کە قاضٍ فی الجنة وقاضیان فی النار ئەوەیە کە دادوەرێک لە بەهەشتە و دوو دادوەر لە دۆزەخە کێن ئەوانەی کە لە دۆزەخن ئەوەیە کە بەجەهل واتە بە نەزانین حکمیدا یان یەکێک زانی حکومەکە چییە و ستەمکاری تێدا کرد کێیەکە لە با بڵێن لە بەهەشتە زانی مافەکەی زانی و حکومەکەی زانی و کاری پێکرد ئەمە لایەنێک جەمسەرێکێتی جەمسەرەکەی تری ئەوە هەیە شتێک نییە بە ناوی لە چوارچێوەی قانونا شتێکمان نییە بە ناوی ئەوەی کە دادوەر بناسی من زۆر جار تەلەفۆنم بۆ کرێ کاک خالێد جەنابەت محامید ئەرێ حاکم فڵانە ناسی خۆڵ هەموو حاکمەکانە ناسین ئەجاگەر حاکم نەناسین ئێمە محامینین هەموویانە ناسین بەڵام چ ناسینێک ئەو ناسینەی کە لە چوارچێوەی قانونایە باشە ئەو ناسینەی کە ئێمە تا چەند متمانەی ڕازگۆیەتیمان هەیە لە ناو دادگا خۆ محامیش ئەوەی هەیە کە بۆ نمونە تا چەند ڕازگۆیە و تا چەند جی متمانەیە لە ناو دادگا سەدان محامیمان هەیە بۆ نمونە هەموو ڕێگە چەوتەکان و ڕێگە خوارەکان بەکارهێنێ بۆ گەیشتن بە مافی ئەو کەسەی کە کاری بۆ کات یان بۆ نمونە بۆ پێدانی حەقێکە حەقی ئەو کەسە نییە بۆ ئەو کەسەی کاری بۆکە بەڵام لەو ڕووداوانە لەو بابەتانە لە چوارچێوەی قانونا قانون بەرکارە چووکە قاد دادوەر تەرجیحی لەسرە سەیری بەڵگەیەکە بەڵگە حکومەکە لێرە ئەوە نییە کە بڵێیت وەڵا دادوەر ئیتر تەواو مادام دادوەرەکە نەقشبەندیە ئیتر تەواو ئەم کەسە نەقشبەندیە لەسەری دەکاتەوە تەواو نەخێشتیوەمان باشە هەر ڕەبتیکەمەوە بۆ پرسیارەی سەوڵامتان نایەوە زۆر جار دەوترێم حامی هیچی پێ ناکرێیان بۆچی حامیەگری ئەگەر بۆ منە دۆسێکت لە دادگایە بێ ئەمە ڕاستە ئەوانە دژی ئێمە نەمجارە ئەوانە دژی ئێمە وەکو پارێزار یعنی ناوی ئێمە و باسی پارێزەر لە هەموو دەقا ئاینیەکانە هاتووە لە هەموو دەقا قانونیەکانە هاتووە لە چوارچێوەی دەستوری عێراق ئەڵێ با بڵێن حەقی بەرگری حەقێکی پیرۆزە ئەی ئەم بەرگریە چۆنەکەی تۆ لە قانونەکە نازانی لە بابەتەکە نازانی بۆ ئەگەر بۆ ینی من تاوانیشم کرد بێ هەر مافی بەرگریکردنم هەیە باڵێ بۆچی بۆ کەمترین سزا بۆ ئەوەی کە تۆ سزایەکی قورسترە بەرنەکەوێ ئەی خۆ ئێمە لە داواکانی خۆمان یەکێک تۆمەتبار بێ بە کوشتن کاری بۆکەین تۆمەتبار بێ بە دزی کاری بۆکەین تۆمەتبار بێ بە مادەی هۆشبەر کاری بۆکەین و کەسێک ئەوانەی بەرامبەر کرابێ هەر کاری بۆکەین یعنی کە سوکاری کوژراوەکە یان کە سوکاری ئەوەی کە دزینەکەی لێکراوە و هەتا دوایی لەمانەیە کێ کارەکە ئەکات بۆ نمونە مهندس بینایەکی جوانە بۆ دروستەکە بزریش چاکردنەوە لە ساغەیەکی چاکەیاتێ وهروەها محامیش زۆر باشە زۆر بە کورتی شتێکی دیکە هەیە زۆر بە کورتی کاتمان نەماوە زۆر باز لەو دەکرێت کە گیرای لێشە بدەن یانی هیچی پێ ناکرێت ئەم بابەتەش هەیە زۆر جار ئەمە تا چەند ڕاستە خۆی بابەتی لێدان لە شوێنەکانی لێکۆڵینەوە لە عێراق و هەرێمی کوردستان هەیە ئەم بابەتە هەیە ئێمە بە حەقیقەتی دادوەری سەلماندوومانە دەعاوامان هەیە سەلماندوومانە کە لێدان هەبووە
چاوسورکردنەوە هەبووە بۆ چاوسورکردنەوەکە سەلماندنەکەی قورسە کەسەکە بێتە دەرەوە و بتوانێت زاتۆمار بکات یان کەسەکە هەر لە ژوورەوە ئەتوانێت داوای شکات بکات لە کەسێکی دیاریکراو یان لەو شوێنەی کە تێدایە بۆیە زۆر گرنگە و کەسانی کە ڕوبەڕووی لێدان ئەبنەوە ڕاستە و خۆ هەتا سوورکردنەوەکەی پێوەیە هەتا برینەکەی پێوەیە بەڵێ بتوانن داوای پزیشک بکەن بۆ هەر داوای ئەوە بکات بڵێ منەمەوێ بچم بۆ نەخۆشخانە سیحەتم تەواو نییە زۆر با لە نەخۆشخانە هەوڵ بدات بگات بەوەی کە سکاڵا تۆمار بکات زۆر باش زۆر سپاس دەکەین احترامی زۆر خالید نەقشبەندی پارێزەر سپاس بۆم دەرفەت زۆر هەیە هەڵی دیکە هەیە بە ئینشاڵڵا لە بەرنامەکانی دیکە ئاماژەیان پێکەینەوە زۆر سپاس دەکەین